بێگومان ڕاستە سەرکردایەتیەکی نوێ هەڵبژێردراوە و لە دوای کۆنگرەوە دەست بەکار بووە، بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشا مێژوویەکی کۆنمان هەیە، یەکێتی نیشتیمانی کوردستان ئەساسێکی بەقوەتی هەیە و ئەو دروشمانەی و ئەو ئامانجانەی کە لە کۆنی شار هەمان بووە لە بیدایەت و دەستپێکی دروستبوونی یەکێتیەوە هەر هەمان ئامانج و هەر هەمان ڕێگا بڵین ئێمە بەردەوامە بین لەسەری کاری لەسەرەکەین لەوانەیە بە شێوازێکی نوێ، بەڵام ئامانجەکانمان لەو کاتەوە ڕوونە. منە بێ تۆزێک بگەڕێمەوە بۆ مێژوو، یەکێتی هەمیشە بڕوای بە فراحزبی بووە و بڕوای بە ئیشی پێکەوەیی بووە. بۆ نمونە دروستکردنی بەرەی کوردستانی یەکێک بۆ لەوانەکەوە لەو هەنگاوانێکی یەکێتی ناوێتی بۆ یەکڕیزی نێوماڵی کورد، بۆی تێکڕای حیزبەکان پێکەوە کار بکەن و لێرژە حەزەکەم ئاماژەیەکی بچوو بۆ بم کە یەکێک لە کاراکتەرە سەرەکیەکانی ئەوە جەبار فەرمان بۆ کە کاری تیا کردووە کە بتوانێت بەرەی کوردستانی یەک بخە. ئەم بەرەیە ئێستاش ئێمە بە هەمان شێوە بە هەمان ئامانج ئیشەکەین، بڕوامان بە فراحزبیە، بڕوامان بە دیموکراسیە، بڕوامان بەوەیە کەوا ئەبێتۆ لەو شوێنێکی ئیشەکەی هەیمەنی خۆ نەسەپێنی، بەڵکو ڕاو بۆ چوونی جیاواز وەرگری، تەنانەت لە ناو حیزبیشە ئێوە بڕوامان بە فرەمەنبەری هەبووە کە زۆر جار ڕەخنەمان لێگیراوە. لە عێراقیشە بەر بە هەمان شێوە ئێمە هەمیشە لە هەوڵی ئەوەیان کەوا یەکڕیزی نێوماڵی کورد بە دەرەجەی یەکەم و هەروەها عیلاقاتێکی زۆر باش لەگەڵ هەموو لایەنەکانە. ئەمە ئەوە ناگەێنێکەوە ئێمە بڕوامان بە عێراقی عروبە بێ، بە هیچ شێوەیەک ئێمە بڕوامان بەوە نییە. تا ئەو کاتی ئێمە بەشێکین لە عێراق ئیش بۆ واکەین کەوە دیموکراسیەت، دادپەروەری، مافی مرۆڤ لە هەموو عێراقا بچەسپێنین. تا ئەو کاتێک کە بەشێکین لە عێراق لەسەر ئەم ناجێ ئێمە ئیشەکەین و بەو شێوەیە لە بەغدا بەردەوامین. خۆشبەختانە یەکێتی مێژوویەکی جوانی هەیە لە بەغدایە و عیلاقاتێکی بەرفراوانی هەیە لەگەڵ هەموو حیزب و لایەنەکانە، لەگەڵ کەسایەتیە ناودارەکانی عێراقا کەوا ئێمە ئەتوانین لەسەر ئەوە بەردەوام بین. ئێستاشی پێوە بێت جێگی هەڤاڵ مامجەلال و پێگی هەڤاڵ مامجەلال لەوێ دیارە و ئێمە هەمومان خوێندکاری ئەو قوتابخانەین و هەوڵێین لەگەڵ هەموو لایەنەکان بە شێوازێک ئیش بکەین کە دیموکراسیەت، مافی مرۆڤ لە عێراقا بچەسپێنین. سیاسەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لە دوای کۆنگرەی چوارەمی پشتیوانیکردنی حکوومەتی فیدراڵە لە ڕێی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق دیارە سیاسەتەکە بەو شێوەیە ئاراستە ئەکرێت کە پشتیوان بین لە کابینەکانی حکوومەتی فیدراڵ و دوایین پشتیوانی ئێمە بۆ کابینەکەی بەڕێز مستەفا کازمی لەسەر قەراری سیاست قەراری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی لەو کابینێ بکەین. واتە پشتیوانیکردن واتە شەراکەت. یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەنجامدانی کۆنگرەی چوارەم کە یەکەم کۆنگرەی دوای ڕۆحی شاد بێ سەرۆک مامجەلال ئەنجامدرا، بەرنامەیەکی نوێی داڕشتەوە بۆ پێداچوونەوە بە سەرجەم پەیوەندیەکان و ڕێخستنەکان و کار و چالاکیەکانی حزبی. چووکاوی سەرنجدرا لە ماوەی ڕابردوو یەکێتی بەداخەوە لە دوای ئەوەی کە پێشەنگ بوو لە هەموو بوارەکانی نەتەوایەتی و خەبات و تێکۆشان و قوربانیدان و تەنانەت پەیوەندی لەگەڵ هەرێمایەتی و پەیوەندی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق و لە ڕۆڵی سەرەکیشی هەبوو لە لادانی ڕژێمی باسی دکتاتۆر و نووسینەوەی دەستور لە بەڕێبەرایەتی سەرۆک مامجەلال و کە یەکەم سەرۆک کۆماری هەڵبژێردراوی عێراقیش بوو. بەداخەوە لەم ساڵانەی دواییدا یەکێتی تا ڕادەیەک لە هەموو ئەم بارانە لە پاشەکشەدا بوو، چ لە ئاستی هەڵبژاردنە و چ لە ئاستی سیاسی و پەیوەندیەکانە. بۆیە لەم کۆنگرەیە بڕیاردرا کە یەکێتی دووبارە بە هەموو ئەمانە دابێتەوە و بە بەرنامەی نوێوە، چونکە خۆی دروشمی نوێبوونەوەی هەڵگرت لەم کۆنگرەی چوارەمە. بۆیە دەبێت ئێمە هەنگاوەکانمان هەموو بەرەو نوێبوونەوە بێتی لەسەر بەرنامەی تازەتر کە گونجاو بێ لەگەڵ گۆڕانکاریە سەردەمیەکانی ناوچەکە و ڕێخستن و داهاتوو دیدی کۆمەلگا بۆ ئەوانەوە جیلێکی نوێ گەنجەکان بەتایبەتی کە هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەردووشیان گەنجن و تێڕوانینیان گەنجانەیە واتە بەرەو نوێبوونەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. هەڵبەتە مەڵبەندی بەغداش بەشێک دەبی لەم بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەتی چونکە بەغدا گرنگی خۆی هەیە. ڕاستە لەوانەیە لە ڕووی ڕێخستنەوە کەمێک جیاواز بی لەگەڵ
مەڵبەندی ناوچەکانی تری کە سلێمانی و هەولێر و دهۆکوانە بەڵام لە ڕووی سیاسی و معنەویەوە جیاوازێکی تایبەتی هەیە لەگەڵەوانە. بەغدا پایتەختی عێراقا و هەموو بڕیارە گرنگەکان لە بەغداوە دەردەچێ. ئێمەش وەکو هەرێمی کوردستان بەپێی ئەم دەستورە نوێیەی کە خۆمان و بەڕێز مامزەلان ڕۆحیشاد بێ ڕۆڵی سەرەکی بینیوە لە داڕشتنی ئەم دەستورە و هەروەها دەستکەوتەکانیشی زیاتر دەستکەوتەی کە لە دەستور هەلاتوە بۆ پرسەنەتەوەیەکان زیاتر لە دەستکەوت و خەبات و قوربانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕنگدانەوەی پێوەدا دیارە. بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ڕوانگەیشەوە دیریەکی تری هەبێ بۆ بەغدا. تا ئەو کاتی ئێمە بەشێکین لە عێراق ئەبێ بە پێی یاسا بە پێی دەستور مامەڵە لەگەڵ عێراقا بکەین، مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقیا بکەین. ئەبێ ئەمە ئەساسی سیاسەتە. ئێمە هەر چۆنێک بمانەوێ ئەبێ علاقاتی خۆمان لەگەڵ ناوەندا باش بکەین بۆی بتوانین ئیستحقاقاتی خۆمانی لێوەرگین. بێگومان کە تۆ مافت هەبوو ئەرکیشی هەیە. ئێمەش بە هەمان شێوە کە لە ناو عێراقین ئەرکمان هەیە و ئەبێ ئەو ئەرکانەی کە لەسەرمانە ئێمەش بە هەمان شێوە بەجێ بێنین. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە عاملی خێر بووە و هەمیشە لە هەوڵی جددی بووە کە بە حیوار بە گفتوگۆ بتوانێت کێشەکان چارەسەر بکرێت بۆ بیر و ڕایەکان لە یەکتری نزیکاتەوە و پێشمان وایە چارەسەری کێشەکانمان دەبێت لە بەغداوە بێت و ئەوەی کە بەلای یەکێتیەوە گرنگە لە بەغدا هەوڵی جددی بدرێ و لە بەغدا کێشەکانمان بکرێتە سەر مێزی گفتوگۆ و لە بەغداوە چارەسەری بۆ دۆزینەوە. لەو پرسەدا تا ڕادێکی باش پەیوەندیەکانی یەکێتی باش بووە و لە هەمان کاتشە توانراوە بەشێک لە کێشەکان یەکێتی لەوری باش ببینێت لە چارەسەرکردنی لە ماوەی 16 ساڵی ڕابردوو لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە. حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست پابەند نەبووە بە بڕیارەکان و هەندێکیشی ئەوانەی کە دەسەڵات بەدەستن لەناو حکوومەتی ئیتیحادیە وەکو خۆی لە چوارچەوەی دەستورە کاریان نەکردووە. ئەگەر ئێمە هەموو لایەک هەوڵ بدەین بگەڕێنەوە بۆ دەستوری عێراقا دڵنیام مافەکانی کورد وەکو خۆی جێبەجێ دەکرێت و ئامانجەکانمان دەپێچین. بەڵام بەداخەوە لە ماوەی ڕابردوودا کە گرفتێکی زۆر لە ڕووی بجە و گوزەرانی خەڵک بۆ هەرێمی کوردستان دروست بووە. ئەمەش دەتوانین بیگەڕێنەوە بۆ قۆناغێک ئەگە بەراورد بکەین لەگەڵ سەرەتای ڕوخانی ڕژێمی بەعسو تا ئەم قۆناغی ڕۆحیشاد بێ مامزەلان لە بەغدا بوو یەکێتی پێشەنگ بوو لە پەیوەندەکان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی و لایەنە سیاسی عێراقیەکان دەمانتوانی ئێمە بە ئاسانی داواکاریەکانی خۆمان جێبەجێ بکەین و هەروەها لە ناو یاسای بودجێ عێراقیشە بەشە بجێ هەرێمی کوردستان جێ بکەینەوە بۆ هێزی پێشمەرگە بۆ کێشەکانی تر کە هەنگاو دەندرا کێشەی ناوچە جێناکۆکانیش چارەسەر بکرێت. بەڵام بەداخەوە لە دوای نەمانی بەڕێز مامزەلال سەرۆک مامزەلال و نەخۆشکەوتنی دوای ئەوەش کۆچکردنی دەبینین زیاتر کورد لە پاشەکشەیە لەگەڵ بەغدا و بە تایبەتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە واجهەی ئەم وەفدە کوردیانە نەما بەرەو بەغداوە هەتا لە پەیوەندیەکان لەگەڵ بەغدا یەکێتی نیشتیمانی کوردستان لەم چەند ساڵی ڕابردوودا بۆ لە واجهە نەما. بۆیە بینیمان ئەمە زەرەرێکی زۆری لە دەستکەوتەکانی کوردایە و مەترسی لەسەر ئەوەش دروست دەکا کە ئەم دەستورەش لە دەست بدەین. بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە پێدا بێتەوە بە بەرنامەی خۆی بە سیاسەتە میانڕەوەکەی خۆی و بە هەنگاوە نەتەوەیەکانی بنێ بەرەو بەغدا و زیاتر بتوانێ بچێتەوە ئەو ئاستا کە لە واجهەی گفتوگۆکان بێ لەگەڵ بەغدا بۆ ئەوی بتوانین ئێمە دەستکەوتەکانی کوردیش بەدەست بێنین و لە هەمان کاتیشدا پەیوەندێکی باش لەگەڵ حکوومەتی ئیتیحادی دروست بکەین چونکە لە ڕێگەی ئەم پەیوەندێ باشەوە ئێمە دەتوانین دەستور جێبەجێ بکەین و مافەکانی نەتەوەی کوردیشا بەدەست بێنین چونکە ئەو مافی گەلی کورد من زیاتر بەدەستکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەزانم. یەکێتی هەمیشە عیلاقاتێکی زۆر باشی هەبووە لەگەڵ ئەحزابی شیعەیە بە حکمی مێژوو کە لەگەڵ ئێمە ئەوانیش لە معارەزەیە کاریان کردو. بەڵام ئەمە ئەوە ناگەێنێکەوە ئێمە لەگەڵ حیزبە سوننەکانی کە سنوورێکی زۆرمان پێکەوەیە عیلاقاتی باشمان نەبێت لەگەڵ ئەوانیشە بە هەمان شێوە عیلاقاتێکی زۆر باشمان هەیە. ئەم حکوومەتی ئێستا ئێمە لەو بڕایە بوون کە عێراق پێویستی بەوەیە لەم کاتەیە حکوومەتێکی
بەقوەتی هەبێ خۆتان باشە زاننکەوە کێشە و مەشاکیلی عێراق ئەجگار زۆرە ناکرێت فترێکی ئەجگار زۆر عێراق بە حکوومەتێکی کاربڕێکەر بەڕێوە بچێ و ئێمە وەکو پەرلەمانی عێراقی نەمانەتوانی بە تەواتی بەڕۆڵی خۆمان هەستین وەکو چاودێر لەسەر وەزارەتەکان چونکە هەموو وەزارەتەکان کاربڕێکەر بوون و بەشی هەرە زۆری ئیشەکانیان ڕاگیرا بوو بۆیە پێویستی کردکەوە ئێمە حکوومەتێکمان هەبێت لە عێراقا کە بتوانین ڕوبەڕووی ببینەوە و ڕاستەوخۆ داوای مافەکانی گەلی کوردستانی لێ بکەین. بۆیە ئێمە پشگیری کازمیمان کردووە لەو کابینەیە و پشگیریشی ئەبین تا ئەو کاتەی پشگیرە بین کە مافی گەلی کورد و مافی گەلی کوردستان بە گەرزانی من بەو شێوازەی کە وادی پێیاوین کارەکانی ناکا بێگومان ڕێگەی ترەگرینە بەر بەنسبەت پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هێزەکانی تری عێراق دیارە ئەو پەیوەندی ئەگەڕێتەوە بۆ مێژوو بەشێک لەو پەیوەندیانە ئەگەڕێتەوە بە سەردەمی خەبات لە دژی ڕژێمی پێشووی گۆڕبەگۆڕ و بەشێکی ترشی ئەگەڕێتەوە بۆ ئەو حزب و لایەنانی کە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە هاتنێتە ساحەی سیاسی عێراقەوە یەکێتی بڕوای بە پەیوەندیەکی باشیە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی کە هاوبەشن لە بیرروڕا و ئەوانەی کە پێکەوە خەباتیان کردووە لە دژی ڕوخاندنی ڕژێمی پێشوو لە ئاستی هەرێمی کوردستان پەیوەندیمان لەگەڵ لایەنە سیاسەکان لە چوارچێوەی بەرژەوەندەی نەتەوەییەکان خۆی کۆ بکاتەوە بەڵام لەگەڵ عێراقدا ئێمە لە چوارچێوەی حکومڕانی فیدرالی خۆی کۆ دەکاتەوە کە دەستورێکمان هەیە وەکو گرێبەستە لە نێوان هەرێمی کوردستان و پرسە نەتەوەییەکان و لە نێوان دەسەڵاتی ئیتیحادیدا پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوی بتوانین ئامانجەکانی خۆمان و ئامانجە نەتەوەییەکان بپێچین پەیوەندێکی باشمان لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقا هەبێ چونکە ئێمە دەزانین لە ماوەی ڕابردوشدا لە بەغدا لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا کاتێک دەمانوێت یاسایەک تێپەڕێنین یان بڕیارێک تێپەڕێنین مەحاڵە بتوانین بە دەنگ ئەمە تێپەڕێنین چونکە دەنجی کورد ئەو پەڕی زۆری لە 65 کورسی تێپەڕ ناکە بۆیە ئێمە بۆ ئەوی لە ناو 329 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا دەنگمان زاڵ بێ و بتوانین ئامانجەکانمان بپێچین و بەپێی ویستی کورد دەستکەوتەکانمان بەدی بهێنین پێویستە ئێمە لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقا پەیوەندیمان باش بکەین بۆی بتوانین پاڵپشتی زیاتر بەدەست بێنین بۆ ئەوی بتوانین یاسایەکان لە بەرژەوەندی کوردیشا دابڕێژین. مادەی 140 مادەیەکی زۆر ئالۆزە مادەیەکی دەستوریە واتە بەسەرچوونی نییە بەڵام مادەیەکی یەکجار ئالۆزە و تەنها ناوچە جێناکۆکەکان ناگرێتەوە بەڵکو ناوچەکانی تری عێراقی شەگرێتەوە و لە زمانی باسە دمۆگرافیای عێراق گۆڕدرەوە بازێ شار لە هەندێک پارێزگا هەڵگیراون خراونەتە سەر پارێزگای تر ئەمە واتە بەس یەک شت نییە بەس یەک منطقە نییە کە ئیشی لەسەر بکرێ مادەی 140 لەم کاتەیە لەوانەیە بەو شێوازەی کە ئێمە ئەمانەوە حەزمان لێتی جێبەجێکردنی سەخت بێ بەڵام لە پەرلەمانی عێراقا هەوڵمانیاوەکەوە لیژنەیەکی بۆ تەرخان بکەین کە تا ئێستا پێشووتر هەبووە دواتر خولی پێشوو ئەو لیژنەیە هەڵوەشێنراوەتەوە ئێمە هەوڵمانیا کە ئەو لیژنەیە دروست بکرێتەوە بۆ ئەوەی هەر هیچ نەبێت هەندێک کاری کە ماوە هەندێک تعویزات کە ماوە دەستی پێ بکەنەوە ئەمە یەک و دوو چاودێر بن ئەو لیژنەیە و ئێمەش بە هەمان شێوە چاودێر بین لەسەر ئەو خروقاتانی کە ئێستا ئەکرێ کە لە زۆر ناوچەی جێناکۆکە ئەوترێ دیسانەوە هەوڵی تعریب هەیە و عەرەبەکان ئەهێنرێن و لەو شوێنانە نیشتەجێ ئەکرێنکەوە ئەمە بتوانرێت ڕابگیرە بە دۆکۆمنت بکرێت لەو لیژنەیە ئەوەلیاتی هەبێ. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی باشی هەبووە لە بنیادنانی عێراق لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە و یەکێتی بە تایبەت و سیاسەتی حەکیمانەی جەنابی ئیمام جەلال هەمیشە ئەوە بووە کە ئێمە شەراکەت لەگەڵ بەغدا بکەین و لە ڕێی ئەو شەراکەتەوە بتوانین هەموو مافە دەستوری و یاسایەکانی نەتەوەکەمان میلەتەکەمان ناوچەکانی دەرەوەی کوردستان و کوردستانیش بەدەست بێنین. ئەمێ بڵێم یەکێتی هەمیشە درەوشاوەیە و هەمیشە ئەستێرەیەکی درەوشاوە ئەبێت لە هەرێمی کوردستان و تێکڕای کوردستانی گەورەیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ئەو ئەرکانی کە لەسەر شانمانە ئەو ڕێبازەی کە هەیە بوونمان نەکردووە و بەردەوامە بین لەسەری لە کوردایەتی لە چەسپاندنی مافی مرۆڤ لە دیموکراسیەت
هاوکاری هەموو حیزبەکانین چ پارچەکانی تری کوردستان بێت چ ئەحزابی ناو عێراق بێت بەو شێوەیە ئێمە بەردەوام ببین کێشە و گرفتی زۆرمان هەبوو لە ڕابردووە بەڵام هەنگاوی گەورە ئەنین و هەوڵێن ئەو خەبات و ماندووبوونەی چەندەها ساڵەمان پەرە پێبین و بەرەو ئایندەیەکی گەشی بەرین. لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان درود بۆ گیانی پاچی سەرجەم شەهیدانی ڕێگە ڕزگاری و شەهیدانی شۆڕشیمێ دەنێرین لە سەری هەمووشیانەوە لە ڕۆحی پاچی سەرکردەی تێکۆشەرمان مامجەلە سەرۆک مامجەلال کە بەڕاستی سمبولێکە ئێمە لە هەموو وڵاتانی جیهانیشە کە کاتی خۆمان پێشکەش دەکەین بەوەی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانین بە تایبەتی لەوانەیە هەندێ شوێن هەبێ ناوی حیزبەکەشی نەبیستی بەڵام کە دەرێن جەماعەتی بەڕێز مامجەلال ڕێزێکی تایبەتیان هەیە بۆ خەبات و قوربانیدانی ئەم سەرکردە تێکۆشەرە و هەمیشە لە ئەوانشی کە لە نزیکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەناسن هەمیشە بە حیزبێکی گیانفیدا و گیان لەسەردەستی لە پێناو پرسێکی نەتەوەی گرنگ بەبێ ئەوەی لایەنی بەرامبەر کە بریندار بکە. ئێستا ئێمە هەمیشە بۆش ناسراوە کە سیاسەتێکی میانڕەوی هەبووە بەرامبەر بەلایەنەکانی تر هەرچەندە لایەن هەبووە دژمنایەتی زۆریشی کرۆ زەرەرشی لێداوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵی داوە بە شێوازێکی تر تعامل لەگەڵەوە بکە. سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی نەمر بۆ خانەوەدانی شەهیدانی سەربەرزدا دەنوێنین و سڵاو و ڕێزی و وەفاداریمان بۆ ژیانی جەنابی مامجەلال و پەیاممان دووپات دەکەینەوە کە بەردەوام بین لەسەر ڕێبازەکەی مام لە پێناو بەهێزکردنی یەکێتی و لە پێناو پاراستنی یەکێتی ناو یەکێتی.